ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی جیهانی ژنانە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی کوردستانەکەین و بۆ هیواین ئەم ساڵ ساڵی دەستەبەرکردنی مافەکانی زیاتری ژنان بێت. بێگومان لە هەموو جیهاندا لەمڕۆدا چالاکی جۆرا و جۆر دروست دەکرێت و بێگومان لە کوردستانیش ساڵانە بە بۆنەی ئەمیادەوە چەندین چالاکی و چەندین کاری هونەری و جۆرا و جۆر پێشکەشەکرێت بۆی هەواڵەکانی ئەمڕۆی ئێمەش بەشێکی پەیوەندیان بە 8 مارسەوە هەیە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنان و بێگومان بەشێکی زۆر لەو چالاکیانی کە لەمڕۆدا سازەکرێت لە ژێر تایتڵێک یاخود هەمیشە مسجێکیان لە پشتەوەی و ئەمڕۆ چەند خانمێک یاخود 5 خانم لە شاری هەڵەبجە پێشانگایەکی شێوەکاریدا بەشدار بوون. بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنان و بە ئامانجی دەرخستنی توانە هونەرەکانی خانمانی هونەرمەندی هەڵەبجە لە بواری شێوەکاریدا لە قەیشارە زووری یەکێتی ژنانی کوردستان بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە بەشی شێوەکاری پێشانگایەکی شێوەکاری بۆ 5 خانمی شێوەکاری هەڵەبجە کردەوە. پێشانگا شێوەکارەکە لە ژێر دروشمی بە هونەر توانەکانمان نمایش دەکەین بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە میوانان و ژنان و کچانی بەهرەمەند کرایەوە. خۆشحاڵم کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە هەم ڕۆژی جیهانی ژنان هەم ڕاپەڕین هەم نەورۆز بەهار هەمووی پێکەوە ئێمەی لەم جۆرە پێشانگایانە کۆ کردوتەوە. خۆشحاڵین کە منیش وەکو هاوڕێکان توانیمە بە دوو تابلۆ بەشدار بم لەم پێشانگایانە کە ئەمەش وای کردووە کە چالاکی و کارەکان و هونەری ئافرەتان دەرکەوێت لەم جۆر چالاکیانە خۆیان زیاتر کار توانەکانیان پیشان بن. وەکو ئەمڕۆژ زۆر خۆشحاڵم کە متوانیمە بە دوو تابلۆی کە تعبیر لە ئافرەت و کچبوونەکات لێرە بەشدار بم. من وەکو قۆناغی پێنجەمی پەیمانگای هونەرە جوانەکان یەکەم جارمە کە بەشداری یەکەم لە پێشەنگا بۆ من ئەزمونێکی تازەیە لەژێر دروشمی بە هونەر تواناکانمان نیشان دەدەین. ئەمڕۆ بەشداریم کردووە خۆم بە خۆشحاڵەزانم. کاریگەریەکی زۆر زۆری هەیە چکە تۆ لە ماوەی 5 ساڵی خوێندن کە خوێندن ئەخوێنیت هەموو ئەو توانە و ئەزمونانی کە وەرزگرتووە لەو ماوەیە نمایشی ئەەکەی دیانی. بەنسبەت خۆمەوە زۆر خۆشحاڵم کە توانیمە لە ڕۆژێکی ئاوایە بەشداری بکەم لە پێشەنگایەکی لەم شێوازەیە. زۆر خۆشحاڵم و هەستێکی زۆر تایبەتم هەیە بەڕاستی. زۆر گرنگە بەنسبەت ئێمەوە کە ئێمە خوێندکارێکین تازە دەرەکەوین وردە لە قۆناغی سەرەتایەن گرنگێکی زۆری هەیە بۆ پێشکەوتن و بۆ دەرکەوتنی ئێمە لە داهاتوە زۆر ئیسفادەی لە یەکین. ناوم لانا عەزیزە، خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانم قۆناغی 5 بەشی شێوەکاری. خۆشحاڵم لەگەڵ هاوپیشەکانمان لەگەڵ هاوکارەکانمان بەشداریمان کردووە لەم پێشەنگە بە بۆنەی ڕۆژی جیهانی ئافرەتانەوە کە ساز کراوە. سوپاسیان دەکەم کە لەگەڵمان نەبوون پاڵپشتمان بوون کە بتوانین هەندێک لە ماندووبوونی کارەکانمان دەرخێن و پیشانی بینەرانی بەڕێزی بین ئامادەبانی بەڕێزی بین.